بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت خۆشەویستان ئەمڕۆ لە گوندی سەرسیانین دیارە لەم گوندە فیستیڤالێک سازکراوە فیستیڤالێکی ئەسپ سواری سازکراوە لەلایەن گروپی ئەسپ سواری ڕاپەڕینەوە سازکراوە کە ژمارەیەکی زۆر ئەسپ سواری لە خۆگرتون و لێرەم فیستیڤالە بەڕێوە دەچی لەگەڵمان بن بۆ دیمەنەکانی ئەم فیستیڤالە بەرمە لچک خستینا دورمل چما مراوی سلتی بیدا خبر زگ بلوا سلطوزون خط خطی وقات قاتو نرم نرم ولور اللور پر لشرم هر سراوی لبردی خۆشەویستان ئێستاش لای بچووکترین ئەسپ سواری کاک هاودین کە جارێکیش پلەی یەکەمی بەدەستێناوە ئەمساڵ لە ناحیەی سەنگەسەر کاک هاودین چۆنی؟ باشی؟ سەلامەتی کاک هاودین چۆن بووە ئەمڕۆ هاتی بۆ ئێرەم فیستیڤاڵەش بەشداریت کرد؟ حەزم لێ بوو بێ حەزت لێ بوو بێ؟ بەس تۆی لێ ینی کەچی لێنە لە تەمەنی خۆتدا کە بەشداریان کردووە؟ بەس تۆی لێ چۆنە ئەو خولیایەت هەیە ئەسپ سواری چەند ساڵ دەبێ ئەسپ سواری دەکەی؟ 2 ساڵ دەبێ 2 ساڵ؟ بە 2 ساڵی وا ڕاهێنانت کردووە کێ فێری کردووی؟ پورزایەکەت ئەسپەکەت خۆش دەوەی خۆتەوە؟ چەند ساڵ دەبێ هەتا؟ ساڵێک دەبێ هەمە ساڵێک دەبێ هەتا کاک هاودین پێشنیارت چیە بۆ گەنجەکانی تەمەن خۆت کە بەشداری دەکەن لەم جۆرە چالاکیانە؟ پێت خۆشەوانیش بەشدار بن؟ شتی چاکە کاک هاودین شتێکمان پێشکەش ناکەی؟ گۆرە شتێکمان پێشکەش کار بە بۆنەی فیستیڤاڵەکەیەوە شتێکی خۆش نا دەستەکانت خۆش بێ کاک هاودین سەرکەوتوبی ئینشاڵڵا پر اتر سرا تناوكيان پر بدا منش للشوق او دنا نشتم لباني تأتي نشتم لباني تأتي واتر السوز السخمة جاي قماسيا وناس جزو فرتي شوي لما سيا تدل جير جير كتي تدل جير جير كتي اتر سوز السخمة جاي قماسيا وناسا جزو فرتاي شوي لماسيا تدل جير جير كتي تدل جير جير كتي تاساي سرم خستي مخوا سخمة وهار شل كردوچي همان لقوش من اشتجاز دن رنگين يدتي دن رنگين يدتي لچك خستينا دورمل شما مراوي سلتي بيدا خبر زق بلوا سلطوزون خط خطي وقات
الشر هرع سرا ويل برد يا دنا عزيزي يا يدتي خۆشەویستان دیارە ئەم برادەرەی یەکەم بوو لە پێشبڕکێیەکە کاکە چۆنی؟ ماشی ناوی بەڕێزی بوو؟ مستەفا کاک محەممەد مستەفا چۆن بوو یەکەم بوو پێشبڕکێت پێ چۆن بوو چۆن بوو لەوە هاتن؟ وەڵا سیواقی خۆش بوو ئینشەڵا موساڵێ فیستیڤاڵ جام بکرێ دەست خۆش قادی دەکەین یەکەم جارە بەشداری بکەین؟ ناوەڵا زۆر بەشداری کرد یەکەم جارتە یەکەم بی؟ بەڵێ حەست چۆنە؟ وەڵاستی خۆشە قورگون سا زۆر باشە با زۆر مادووی نەکەین سەرکەوتوی ئینشاڵڵا پیرۆز بێت پیرۆزە هەریار عمرم یار ناسکۆڵەکەی مەزادار ناگەنا قامەتی تۆ هەرێ عڕوو پەڵک و چنار خۆشەویستان ئێستا دەچین بۆ لای بەڕێزێک کە ڕێکخەری ئەسب سوارەکەیە بۆ ئەم فیستیڤاڵە بابزانین داخوات ناسانێکمان بۆ بکات سڵاو لێ بە قوربان سەڵاو لێەوە بە خێراتی کەناڵ ئەگە بەڕێستان خۆ بناسیێنیت من بەندە قادر حەمە ئەحمەد ناسراوە بە قادری ئەسب سوار بەڵێ کا قادر لەکەیەوە ئەسب سواری دەکەی وەکەی ئەم گروپەتان دروست کردووە ئێمە لە ساڵی 2002 گروپی ئەسب سواری ڕاپەڕینمان خۆشبەختانە دامەزراندووە و ئێوە خزمەتی پیشدەرو بتوێنمان کردووە بە تایبەتی و لەم بۆ نەموناسبەتەکانی کوردستان بەشداریمان کردووە و خۆشبەختانە چەندین ئاست و پلەی باشیمان بەدەستێناوە لە ناوچەکەدا چەند جار بەشداریتان کردووە لەم جۆرە فیستیڤاڵانە و کێن ئەوانەی چەند کەس بەشداریان کردووە ئەسب سوارانە من دەکرێ بڵم لە سەرتاوە من یەکەم کەس بووم لە کوردستان گروپی ئەسب سواریمدانا خۆشبەختانە لە ساڵی 2010دا لە هەولێر دامەزرا دواتر شارەکانی کەشی گرتەوە ئێمە سپاسی هەموو برادران مەکەم کە بەردەوام پشتیوانیان کردوین بەڵام بە تایبەتی شخصێک بوو خاتوهێرۆ ئیبراهیم محەممەد بوو کە بە بەردەوام پشتیوانی کردوین و چەندین جار ئەسپ و ئیمکانێت و زین و شتیان بۆ دابین کردوین من سپاسی کاقوبات دەکەم کاقوباتی شاوکارمان بووە وەلی ئێستاشدا خاتوهێ هەتاوخان کە خوشکی هێرۆ ئیبراهیم محەممەدە بە بەردەوام پشتیوانیمان دەکەم چۆن بۆ ئەمڕۆ فکرتان بۆ هات لێرە ئەم فیستیڤاڵە سازکەن لە گوندی سەرسیان ئێمە وەڵایی مەوداکەی جێگاکەی جێگای چاکە بۆ پێشبڕکەی ئەسب سواری دیارە ئێمە ئامانجی ئەمەوە بوو هەم برادران هەموو کۆ بکەینەوە دەمێک بوو مراقمان و پاییز بوو کە فیستیڤاڵێکی ئەسب سواری ڕێکەکەین هەم بە بۆنێ ئەوەش بوو کە بە خەڵک بڵێن لەسەر پشتی ئەسب ئێمە ئەو ساڵانی کە لەکوێ ئەنجامتان داوە ساڵانی کە لە شار ڕانی ئەنجاممان دەدا بەڵام ئەوش ساڵ بە پێویستمانزانی درێژ شوێنی پێشبڕکەکەمان 4-5 کیلۆمەتر بوو ئێرەمان پێ گونجاو بوو کە لێرە پێشبڕکەکە ئەنجام بوو تا چەند ئەسب سوارەکان دڵیان بەم جۆرە پێشبڕکیانە خۆشە تا چەند لایەن گرنگە ئەم جۆرە چالاکیان ئەنجام بدرێن زەرورە وەرزش لە هەموو کورد لە هەموو جیهان شتێکی جیهانیە هەموو ئەسب سوارەکان زۆر پێیان خۆش بوو و دەمێک بوو من تۆزە لێرە نەبووم دەنامەراقیان بوو کە فیستیڤاڵێکی ئاوایان بۆ ڕێخەم دیارە ئەو ڕۆژ خۆتان بینیتان جەماوەرێکی باشی لێبوو پێشبڕکێکی سەلامەت و سەرکەوتوو پێشنیارتان چی ئەگەر ساڵانی داهاتوو ئەم جۆرە چالاکیانە ئەنجام بدرێن پێشنیار دەکەن چی بکرێت لەو ناوچەکەدا وەڵام من داوام لەلایەنی پەیوەندیدارە بە تایبەتی لە سەرۆک باڤڵ تاڵەبانی و کاقوبات کە کەسی یەکەمن لە زۆنی سەوز کە بتوانن ساعەیەکی نێودەوڵەتی ئەسب سواری بکرێت لە شاری ڕانیە بەڕاستی زۆر زەرورە لەبەرەوەی ئێمە یەکەم کەس بووین کە لە کوردستان ئەسب سواریماندانە بەڵام بەداخەوە تا ئێستا ساعەیەکی ئەسب سواریمان نییە
دەستەکان خۆش بێ و سەرکەوتوو بن هەر لە خۆشلیا بن. زۆر سپاسی کەناڵی ئێوەش دەکەم کە هاتون بەرنامەتان لەگەڵ ئێمە کردووە گەورەتان کردوین و ئێوە شەر خۆشەویست حەزێتان کێشە سەرکەوتوو بن. بەرز و چاوکاڵە بەرز و بڵیندە و چاوخمارن وە لەسەر چاوی جوانی تۆ سەدزار تۆ بە وەستەغفار ئاوری لە من بەرداوە ناسکۆڵەی سیمین ئەوزار. خاڵە سڵاو لێبێ چۆنی؟ یاخۆ باش بی باشە قوربان یاخۆ باش بی خزمەتدەم. خاڵە چەند ساڵ دەبێت سواری دەکەیت؟ قوربان لە هەشتاوە ئیشی من ئەسپم هەیە لە هەشتا لە هەشتاوە وەڵا لە هەشتاوە ئەسپم هەرە بوو تا ئێستا ئەسپم هەر هەیە. چی وای کردم ڕۆ لەو فیستیڤاڵەیە قوربان وەڵی پێ خۆشحاڵم کە فیستیڤاڵێک هەیە لە بەرگی مەرجێ داوانێکدان گەر بێ بتوانی بێکتم وەڵام من هەر ئامادەمە لە خزمەتدان بێم لەبەرەوەی منیشەکە من ئەوایە من هەر شوێنێکی ئیسیڤاڵی سواری لێ بێم بۆ خۆم لەوێ ئامادەم. پێشتر بەشداری کردووە لە قوربان لە فیستیڤاڵەکەی ئەوەشم بەشداری کردی قڕگۆ. بەڵێ وەڵام من هەر شوێنێکی ئیسیڤاڵی لێ بکەمێکم نەزان و مەجارم لێ بێدەنا من لە خزمەتیاندا. تا چەند گەنجەکان دڵیان بەم جۆرە گەنجەکان وڵایی زۆر زۆرم عەز لێیە گەنجەکان بەڕاستی ئیحتیمالی زۆر بە سواری ئەسپی بدەن لەبەرەوەی ئەسپ شتێکی پیرۆزە ئەگەر بێت و کاکە ئێمە بڕۆینەوە بە خۆزانی بەروە ئەوە دەڕۆ من اختیار بووینە بێت ئەو گەنجانە شتێکی وانەکەن فێرە ئەسپ سواری لە بن بەڕاستی ئەوە نامێنی. ئەو ئەسپەی کە هەتە چەند ساڵ دەبێ هەتە و قوربان ئەو ئەسپەی ئێستا هەمە من ئەسمەرە بووە بەس تەقریبا 3 مانگە گۆڕیمە ئەوەی من وێرغەیە قوربان ئی من لەگەڵ ئەو ئەسپانە جیایە هەیە ناویان لێ دەنێ هیچ ناوی لێ ناوێت بەڵێ قوربان ناومینەوە کوێتی قابڕەشی وێرغا کوێتە خاوڕەشی وێرغەشە جا لەبەرەوەی من لەگەڵ ئەوانە جیایە قوربان. خاڵە زانیاریم لەسەر کۆ کردەوە دەڵێن هەموو دەمێ قاتی بزووی لە بەردا چی وای کردووە هەموو دەمێشم عەتر پێ و بۆ ڕێعانە دیون کاگارم بەڕاستی من بۆنی عەترم معدەل پێ ئەسا شو عەترم پێ ئەمن بەڕاستی معدەل شو عەترم دەبێ پێ هەر معدەل ئەمەراقم باشی چاکە ئەمن لە خزمەتاندام دەبا هەندە عەترشت پێکەم کاکە دەستەکەت خۆش بن دەست خۆش وەڵا عەترەکەی زۆر خۆشە بەخوای شازە بۆنەکەی شازە تایبەتە دەست خۆش بێ ئەمن هەست بەراقم حەتر و قوربان نانەوە گوڵەباغ تیرۆزی شەشقەت گوڵەباغە قوربانە من هەر عەزم بەبوونی خۆش دێ باشە دەڵێ هاوین و زستانە قاتی بزوود لە بەردایە ینی چی وای کردووە ینی هەر کوردانەیەکەی یانە هەر دڵ لەبەرەوەی قاتی کوردی ئەو قاتی بزووی قاتی کوردیە لەبەرەوەی بۆ خاتوە دڵشم تەرە بەڵام جەرگ نییە پیاوسێ فەلاکی وشی ناکە بۆیشە ناکە ناتوانم بیکەمە دوو ناوێری ناوەڵا ناوێرم ئەگەر ڕاستی دێ نەوێری بڵێ دێن من ناوێرم جەرگ نییە گە جەرگیش نەبێ دانیش پێدا دنێ ها وڵا پیاو دەبێ ڕاستەکەی بڵێ جەرگیش نییە گە جەرگ نەبێ سێفەلاکی وشی ناکە. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردانە لێرەوە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین ئەو بەرنمەیە کە سازمان کردبوو بۆ فیستیڤاڵی گوندی سەرسیان ومێت دەکەین جێگا ڕەزامەندی هەموو لایەک ببێت تا بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ. گەرە لە باشنی دەفکرم لە حەقی شۆڕاژنا وەلا کاری دەفکرم هەریفی سەد خوژ بنایە گەر ڕۆژێکم لە دیارە بیست و دوانم لێونایە تۆ بارزوو بوومەوە چونچی ناوگوڵایی منە. خەڵاتی یەکەم بۆ بەڕێز ئەسپ سوار محەممەد ساوشین لەلایەن بەڕێزان کاک دکتۆر کاندیدی ژمارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوکاری لەگەڵ بەڕێزان با بفەرمێن بۆ پێشکەشکردنی خەڵاتی کاک دکتۆر فەرموو. تومارە پیرۆزە. خەڵاتی دووەم بۆ بەڕێز کاکە هاودین لەلایەن بەڕێز کاکە محەممەد بەڕێوەبەری ناحیەی بنگرت با بەڕێزیان دفەرموو. پلەی سێەم بۆ کاکە شێروان بنگردی لەلایەن بەڕێز خاتوو گوڵا جێگری مەڵبەندی 24 ڕاپەڕین با بەڕێزیان بفەرموو.